كجانو كيوانا وباواونا توخدا وياني لينريكي ويا ولاوان بربون وباواونا روليجا وميسريكي ويا هيدا غيبدا وباواونا توخاوي بي ودليلي شوني نيبينا وباواونا توخاخي وبي ودليلي ورزي بابلي مي وباواونا توخاشوني وقيواوي تذكرمي سيرا وباواونا روكي مرسياوي هيدا غيبدا وباواونا رولي ميدي وريكوني كيدي قالا وباواونا عزي سميرا عزي سوني لنودي ريكتا وباواونا توخاويري نار بريزني شونكي مجي گوندی گڕاڵ یەکێکە لە گوندە دێرین و بەناوبانگەکانی هەورامانی لهۆن لە ڕووی ئیداریەوە سەر بە قەزای پاوەیە و 9 کیلۆمەتر لەو شارەوە دوورە دەکەوێتە نێوان گوندەکانی نۆریا و خانەگا و دشەوە دانیشتوانی ئێرە بە شێوەزاری هەورامی دەدوێن ژمارەی دانیشتوانەکەی نزیکەی 800 کەسە و لە 180 خێزاندا کۆبوونەتەوە ژیانیان لەسەر ئاژەڵداری و کشت و کاڵ و باخداری دەڕوات زۆرترین ڕوبەری باخداریانەیە و گرنگترین بەرهەمی میوەکانیان هەنجیر و توو هەنارە تاریخی 1000 ساڵەش هەن جەسەدر و ئیسلامی چەنە سپا ئیسلامی تەشریفی ژاودن لیوی دەگایی جەنگ شاکردن چێ و کوفری چوان نەفەرەشە شەهیدی بێنێ هەرچێگە ئەسپەردەشا کردێنێ گراڵە قەدیمیترین ڕووستا و ئەوراماناتیانە مردم و گراڵێ مردمی هەورامی زوانن مردم و گراڵێ ئێستا جەمعیەتش 200 یانێنێ حدود و یەرەسە یانێشی جەتاران و کرماشان و جە کوردستان هەنێ جە تاریخ و زووی چەنە عەشرەت ئێمالوایێنێ عەشرەتمانە ئیسە نای جەگراڵەنە پاسە من ئەژنەویەوەمجە برادران و دۆستان ماچە حدود ئالان و حاصڵ هەر جوز و ئیگراڵی بێنە چێگە شنۆ ئەنێرە گراڵە ئیسە دەرحاڵی حاضر 1000 نەفەری جەمعیەتشن 2000 نەفەریشش بەقێ و شارەکانە نەهەن گراڵە جەمەوقعەتی جۆگرافیایەنە 1700 هکتاری مەڵکشن جە لە حاز و دامداری وە گەورەترین دامدار و منتەقە ئەوراماناتیە گراڵە باغ و بوێسانیە فرە و فراوانش هەن حتا ئێمە ئەنجیر و گراڵێ جە منتەقە و پاوە و کرماشانیەنە مەشهورە سادرماکردن پێ ئوستانە و کرماشانی پێی تارانی پێی کوردستانی ئیلا ئۆلێ مردم و گراڵێ مردمیە باش شخصیەتەن مردم و گراڵێ ئەوەڵ جە تاریخ جە توور و تاریخیانە هەر بێن جە زمانێکی جەماعەت بینیان پیا عالی قسەشاکردنێ پیا و گراڵێ قسە ئەوەڕیش کردێنە جە زمانێکی بیان جەنگی عەشرەتی جە هەر یاگیەنە ئەورامان ئەحتیاجش بە نیروی بێ بۆ واتەنشا 10 پیای یا 5 پیا یا 20 پیا و گراڵێ ئێمە گەرەکیمانێنێ لازمە زەرورن کە ئامن وەروە وەختێکی مەسەلەن کەسیە دڵش پۆوە بۆ مەسەلەن بە عشق و وێژ زڵمکەرە ئەو ملەتێتەری واقعەن گرد و مردمەکان ملەتەکان و وەزیفەشانن نازانێ حەلیم ڕعایەت بوو مردم و گراڵێ جێ لە حەز و ئێ کارانوە شجاعتەرین مرد و ئێرانی بێ ئاوایی گراڵ سەر بە شاری پاوە لە 9 کیلومتری شاری پاوەیە لە 140 کیلومتری پارێزگای کرماشان بە هاوسایەتەکانی دەوروبەری نۆریا و ئاوایی نۆریاوە ئاوایی دشە و ئاوایی خانەقا لە قسمەتێکی چوو لە کوێسانەکانمان ڕوا بەرە و ئاوایی زەردویان و ئاوایی تین ئاوایی گراڵ یەکی لە کۆنترین ئاوایەکانی هەورامانە کە ئاساری تاریخی 3000 ساڵی هەیە ئەمە لە ئاوایی گراڵ چەندانە
شەهیدی دەورەی ئیسلاممان هەیە کێ هەر لێرە زیارەت و شتەکەیان مشەخەسە و مردمیش تێت بۆ زیارەتیان و هەروەها چەندانە گوردەخمەی تاریخیمان هەیە چەندانە ئاساری تاریخی وەکو کۆرەی خشتانی پێژین وەکو تەپەی زەڕینگەران و هەروەها ئاسارانی تری هەیە کێ مەسەر نیشان لە تاریخی گراڵەدا تاریخێکی کۆن کە ئاساری کۆسەگەری و سفالگەری تایە. ئاوایی گراڵ لە قسمەتێکی خۆیان چەندانە دوودانە مزگەوتی هەیە لە مرکزی ئاواییە مزگەوتی جامع یەکدانە مزگەوتی تریکی هەیە بە ناوی مزگەوتی حەزرەتی عەبدوڵڵا کە مزگەوتێکی قەدیمیە و هەروە ستوونەکانی هەنووز لە چی و لە دار دروست بووە. ئەم ئاوای گراڵە بە زبانی شیرینی هەورامی قسەکەن. ئاوای گراڵ عەشیرەیەکی فرە قەدیمی و کۆنە کێ بازێکیان لەعان وابزانم وان لە کوردستانی عێراقا و بازێکیان هەر لە کشوەری ئێرانە لە شارەکانی نەهاوەند و هەمەدان و ئازەربایجانە هەنووز کەسانێک هەست کێ ئێژن هەر لەو شارانچە لە عەشیرەی گراڵ وجودی هەیە مردمی گراڵ هەیە. مردمی گراڵ مەعیشەتیان و هەزینەی زندگییان لەسەری دامداری و کشاوەرزیوە بەڕێوەڕوە یەکێک لە ئاوایەکانی هەورامانە کێ فرەترین پیشترین باغاتی منتەقەی هەست و هەروەها دامداری فقط لە گراڵە بە سوورەتی سنەتی هەنووز ماوە و مردم خەریکی شغلی دامدارین. باغداری لە زمینەی باغداریە ئەنجیری گراڵ لە سەدحی ئۆستانە لە پارێزگای کرماشانە شۆرەتیە هەنووز ئەگەرتە کەسێک سۆراغی هەنجیر لەگرێ ڕوا بە شوێنی هەنجیرە ناوی هەنجیری ئاوایی گراڵەوەن. دامدارێکی کە سنەتیە حدودی 1500 ڕاست مەڕ و بزنوشتیان هەیە و نزیکی 50-60 سەری گایانە بۆ شیروەروە لە بەنیاتێک لە ئاوایی خۆمانە تەولیدەوێ هەر ناوی خۆشمانە بە فروژەڕوە لە زمینەی باغداری چا تقریبەن ساڵانە نزیک بە 100 تۆن گوێزما هەیە کە سادرەکریە بۆ شارانی وەکو تاران کرماشان ئازەربایجانی غەربی و شەرقی و هەروەها نزیکی 50-60 تۆن ئەنجیر سادرەکریە بۆ هەر شارەکانی ئیترافی خۆمان. لە زمینەی دامداری چۆ ساڵانە حدودی 200-300 تۆن گۆشتی کاور هەرنی خۆمان بە زوانی خۆمان بێژنی کاور تەولی دەکرێت و سادرێکریە بۆ ئەم شارانی هەمۆستانیەکانمان بۆ هەمشاریەکانی نزیک بە خۆمان و ناوی گراڵ لە گوڵەبۆن خۆشەکانی گوندەکەوە وەرگیراوە. ئەمە یەکێکە لەو بۆچوونەکان. هەندێکی تر پێیان وایە ئەم گوندە شوێنی گۆزەگەری بووە و ناوەکەش لێرەوە وەرگیراوە چونکە چەندین شوێنەواری مێژووی دۆزراونەتەوە کە بەڵگەن لەسەر ڕاستی و دروستی ئەم بۆچوونە وەک کوورەی خشتان و تەپەی زێڕنگەران. هەرچی لەبارەی مێژووی گوندەکەوەیە قسە و باسی زۆری لەسرە بە پێی وتەی دانیشتوانەکەی دەگەڕێتەوە بۆ 3000 ساڵ بەر لە ئێستا. کێوەکانی ئاتاژگە و حەسەناغا و مەحمووداغا قۆناغێکی مێژووی دیاری دەکەن. کوورەی خشتان تەپەی زەڕەنگەرانیش مێژوویان بۆ بەر لە زاین دەگەڕێتەوە. 1027 ساڵێ چیوەڵتەری تایسە گراڵە خدمەتی میژوویش بێن. ئاوەختە گراڵە بە عەلەت و ئەگەر بێمێجە تەریق و لغەویوە معنیشکەم گراڵە جە فەرهەنگ و دێخودایەنە بەنامێ و گوڵانی بۆوەش جا گوڵانی بۆوەشی ئەگە بێمێ مەجە منتەقەنە کولەن منتەقە و گراڵێ جەگرد و منتەقەکەی وەشتەرن هەم پوش و گوڵ و گیواویش فرەتەرن هەم گوڵانی وەژبووی چێنچێنە ئیمعنیە پێسەمیانەوە کە گراڵە گوڵوچەوی فرەوەش بێن جە یاک یەتەرەوە بە معنی و گڵاڵی کۆزەگەری بادەم هایش هەر نمایەنگەر وانێنە کە ئێمە جە منتەقە و ئەچی دەشتە و دێڵێنە تەپێماهن بەنامێ کۆرێ خشتانی و بەنامێ تەپە و زەڕینگەری کە چاگەنە کۆزەگەری شاگردن کۆزەگەری و ئاوەختیچە چێوانیە بێنێ مەسەڵەن لازم و خانەوادە بێنێ پێسە ئیسە و ویمان مەسەڵەن چێوانێکە لازمیمانێ پەیسەر و سفرەوەی نیشانە ئاوەختە چا منتەقەنە کۆزەگەری شاکردن وەدماوانێ نامێت تەریش هەنە بەنامێ و گڵاڵی گیانی بۆ وەشە و گوڵی
بۆ وەشە و گوڵی هەماچوو کاوەیانێ بۆ وەشە و گوڵی ئەوەختە ئیگراڵێکە کولەن ئەچی منتەقەنە ژیانێ شغڵی چاغڵب دامداری بێن و ئەلیاتی بێنێ کۆچ چاکردن ئێمە هەوارنشینە ما بێنێ چوار پنجدانی هەواری ما بێنی هەوارگە و زەمەگای کە قەیم زەمانگری وەشەواتەن هەوارگە و کیلی کە هەوارگە فرەوەشن هەوارگە و بەناوەڵێ بادم هەوارگە قەیمێن هەوارگە و ڕۆسەمیانی و هەوارگە و هەوارە وەیسەی ئیگراڵی کولەن کۆچ شاکردن حیوانداری بێنێ چا منتەقەنە بێنێ ودمانێکە بعدی چا دامداری بێ ئینی بێنێ باغداری بێنێ کە ئینە مەوینیج ئی باخ و باخاتیچە کولە نمونیە چاین و ئاوەختێنەکە ئەغڵەبشان دلێ و باخوچێنە کاشاکردن و سەرکاریشان چەنی و باخی بێن باخ و ێگەیچە باخی فرم مەشهورینێ سڵە هەنجیر و گراڵێ مەشهورن تپیش مەشهورن هەناریش مەشهورن زەباندەد و منتەقەیەن دەگا و گراڵێک ناجە ڕۆژەڵات و پاوێنش دەگایە فرنزیک و پاوێنە حدود و 1970 ساڵی قزمەتی میژویش بێن ئاوەختە زەمان و کەی خەسرە و ئاغایێنە یۆجە تایفیە و سەرعیلێ و گراڵێ بێن چاوەختەنە گراڵە بەعلەت و پیشامەدێک کە پیژا من جەنگە دلێوێشەنە هۆرزان نیمە شامینی کۆچ شاکردن فەصل وهاری بێن بەعلەت و دادوانینە کۆچکەران بلا هەنیانێوە دماوە کۆچ شاکردن وانی ئا تەرەف و هەڵەبجەیە ئاوەختە کەی خسرە ئاغا ئەمرە خوش کردنە تەنیا کوڕێژ بە نامە نەوشیروان ئاغای جەزەمان و سەفەویەکان کە وەختی مەدانان کۆچانەکردن ئاگا حتا زەمان و شایەتماعەلی سەفەوی داوامەکەرۆ چەندەشە ماچۆ ئاغا بێدەوە پێ ئێگەیە شمە چێگە وی تا خود مختاری بێدێ کار و وی تا کردێ ئێمە کارمانیان کارتافەقە کۆمەک و ئێمە کردێ ئای قبول نمەکەران و نمیانەوە بەش یەتەرمان نایجە ڕۆژەڵات و کرماشانیانە ئایش دەگایەنە دەگا و گراڵێ ئادەگایچە ئیسە هەم مەسەب شا تەغیرشکردن هەم زوانەکە چا تەغیرکردن ئای ڕازوانێنێ بەشێکمان نایجە منتەقە و شماڵیە بازە مایچێ تەغیرێ مەسەب شاکردن و ئەلان زوانی چاتەغیر شاگەر ئەدا داندانی شاهانی کەمیە هەورامی کەمیە کوکوتی جافی بەڵێنی دەگا و گراڵە یۆجە دەگا کۆنە مێژوویەکان و ناوچۆ هەورامانیەنە چنگ دانێکیوێ باعسێبانی کە بان بەهۆ ئانەیە کە گەشتیار بەی پێی لێو دەگاکێمان یۆشان سابقەی کۆن و مێژوی و دەگاکێمانن کە چنگ جانەیاگێ مێژوویمان هەنێ پێسە و قەڵاو تفسانی پێسە و تەپۆزە ڕنگەرانی پێسە و جۆ ئاوێ باستانی کە جە دلێ و کەمەرەکانن ئاوی شابەردینە پێش زەمینەوە وارینەکان جە زەمان و قەیمی و ئەلعان شۆنەوارژ منێنە مزگی قەیم و حەزرەت و عەبدوڵڵایمان هەن کە جە کۆنترین مزگیەکان و ناوچۆ هۆرامانیان ئینێ بانێ بەهۆ ئانەیە کە گەشتیار بێ پێی لێو دەگاکیمان وە پێش وەش بوو هەر پاسە یۆ چاچیوەنچە کە باعث بوو کە گەشتیار بێ بیە و باخ و باخاتی فرەجوان و دەگاکێمانن کە فرەتەرین باخ و باخات و دەوروبەر و پاوەی ئین و دەگا و گراڵێن شنجابي وتي طوال لقيان ضواميكو إن جا خزب الضياري طوال لقيان في بينوكو إن جا خزب الضياري طوال لقيان في بينوكو جايارك ببني تخار في القيان بازا ژنان لەم ئاواییەدا بەکاری جیاوازەوە سەرقاڵن و وەکو پێکاتەیەکی گرنگی کۆمەڵگا دەرکەوتون لە زۆربەی کەرتەکاندا چالاکن و لەلایەن کە سوکاریانەوە پشگیریان لێ دەکرێت یەکێک لەو ژنانە لە ناو ئاواییەکەدا خواردنگەیەکی داناوە و خواردنی خێرا بۆ گەشتیاران و دانیشتوانی ئێرە ئامادە دەکات بەشێکی زۆری کاتەکانی لە دوکانەکەیدا بەسەر دەبات و بە ئومێدەوە لە کارەکەی دەڕوانێت بنی فلافلی منیانەرە دما کلاشێک چنێنێ وەڵدەحفە کلاشێکی جواگوونەوەی و دەرامەڵی ئانچنانیش نەوێ پەیمان تروی فلافلی منیارە تر گەردەشگەر و مسافر و چۆێنێ پێ گراڵێک بێنە گەردەشگەری تر فلافلی منیارە ئیشەڵڵا کێ مسافر و چۆ بێ و مردم و وێمان ڕازی بۆ چەنەم و منیش هەر پاسە ڕازی بوو جە مردمی و کە چۆیەشا بۆ پەنە
دەرامەت دەستجە دەرامەت و کلاشەکان خاستەرن و مردمی ڕازی بێ فلافلی منیارە واتش کارێ فرعالن و تر احتیاج ما بێ پەنەش و گراڵە فلافلیش نەوێ و تۆ وەڵی ژەنیانی کەی فلافلی نیانەرە تر مردمی ڕازی بێچەنە مەری وەڵام من خەیاتەیەکە گیلانەخەر بە نەفێرە بێنانوە زەمان و قەیمی چەنە باوا و باوا ئەڵێن خەیاتش بێن زەمان و قەیمێنە لیباسی کوردی هەورامی مۆرازوونە لیباس سەقزی مۆرازوو لیباسی زاڕانە کواپانتۆڵی کوڕانە وڵا شغڵێ ئالەن و دەرامەتزان باید گەرەکمان پێ ئایندەی تەولیدیە بنیۆرە تەوسعاش بۆ من ئەسڵەنە لیباسم ئاموزشم لیباس فارسی بێن باید ویم کە کوردەواریە نەبێنمە و ئامانیوە پەیەگەیە ویم شڕۆعم کرد بە لیباس کوردی زەمان و قەیمیش خیاتی ما بینێ کولەن ئاوایی و دەوروبەری ما ئامێنێکی خیاتی شاکردن زەمان و قەیمی ئەلان تر خیاتی شانیان کەنار و جوانەکەی دەست بەکاری بێنێ جوانەکەش کولەنی لاولاوە هەند خیاتی شاپێمە و مەشغوڵ بەکارێنێ کە مەتاوان زندگی ڕۆزمەڕەوەی شابەران ڕاوە و احتیاجشانەوە بە کەسێکی زندگی و شابەران ڕاوە مێژووی ئاژەڵداری لەم گوندەدا لەگەڵ دامەزراندنی ئاواییەکەدا دەست پێ دەکات لە سەرەتاوە گەرمیان و کوێستانیان کردووە بە دوای یالیک و لە وەرگای باشدا گەڕاون کەما و لۆ دوو جۆری گژوجیان بە شاخەکانی هەورامانەوە دەڕوێن بە ئالیکی سەرەکی ئاژەڵەکان داهەندرێت لە ڕابردوودا سێ ڕانی سەرەکی لە گوندەکەدا هەبووە و زیاتر لە 4000 سەر ئاژەڵ بەخێوکراون بەڵام لە ئێستادا ئەو ڕێژەیە کەم بووەتەوە و بەشێک لە دانیشتوانی ئێرەوازیان لە ئاژەڵداری هێناوە و بە پیشەی ترەوە سەرقاڵن گراڵە گەورەترین و ڕۆستایی مەملەکەتێنە جە لە حاز و حیوانداریوە ئەوەڵ هەتا آخر حیوانش هەر بێن دامداریش هەر بێن ئەو وەختە گەرمیان و کۆیسانی چکردن کۆیسانێژ ئەلعانەکەتی پەشدانی هەوارگیرشەنێ یەهامنانی پیامەلێ ئاگە بنامێ و ڕەزڵێ و بنامێ و زەمەگای و بنامێ و بناوەڵێ و بنامێ و کیلی و هانەسەیانی مردم هامنانی بجافیش باباش و تاوسانی دوایەوە ئا مەملەکەتە هەتا پاییزێ ئەوەڵ و پاییزی ئامێنەوە واری ئەگەر وەخت بێن ئەدان من وێم یۆشان من دوایانی دەور و کۆسەوە سازانی حیوانم بردنەوە ئاگە چاگە ئیتر نیمە چێمەنەوە نیمە چلوان و پێ گەرمەسێری ئەوختە گەورەترین و ئی مەملەکەتیە 2800 ساڵەچی وێ تاریخیانە منێنە بۆ تاریخی گراڵێ هەن ئەیدیایشان ئاوەختە جەپاڵ و کرماشانی نەبیێنێ دیدمەوە ئەیدەکەچان ئەوی چێ ماباقی چان جە هەڵەوجە و وەراوەر و ئینێنەوە بێنێ وەراوەر و سلێمانی وە حیوان ئا مەملەکەتە چا زەمانەنە ئێمە ویمان پیکەشوکەوە ئاڵفکەنێنمێ ئاڵفەکە ئاوەختە زەمانە و ماشینی نەبێ زەمانە و تراکتوری نەبێ ئاوەختە بەقاترە ئی ئاڵفیە ئاورنی واری کەما و لۆ بە هەک بێ ئاورنش کەرینش کاوان زمسانی هەر کەس یەمانایەوە ئیتر ئا لۆ کەماوچوێ دەی بە حیوانی حیوان پەروەردە کەرێ ئاوەختە ماس و دۆش و ڕوەنش بهترین ماس و دۆش بێ وەرەشەنش پەی نەفەقە و وێشانون و مەملەکەتیش هەتا سەوقاتی جوانی لاولا چا زەمانەنە ئیتر گرد و کەسی زیندەگی بێن حتا سەورە ئا حیوانیشە بردن کە دەنشەنە باخان ئاوەختە باخات سەورە کوتی شمیایش نەبێن ئی کوتی حیوانیە بێنە کریانە لێ باخانە ج باخانەنە سەمەرشدان بهترین سەمەر ئاوەختە بە حیج عنوان مێوەش خراو نەبێن
تقریبا چی دەگایەنە 4000 سەر حیوان بێن ئاوەختە وەخت و کەمیش مەملەتەکەما کەم بێن 4000 سەرش بێن وەڵتەریش دەور و 7-8 بێن ئاوەختە قەزیە و جەنگومەنگی ئامانەبێن نیمەش نەمەنە نیمەش ورەتەنە لوان یاگان ئاوەختە ئینە هەرمەنەنوە ئەلعانەکەدێ ئاوەختە 4000 سەر حیوانی بێن یەرێگە لێ بێنێ یەرەگەلێکە لوێنەوە ئی هوارگانە و ئی کەشانە و لۆڕێنە و ئاوەختە پەروەردە شاکەرێنێ چۆدما ئیتر زمسانانی ئەینەوە ئێگە یا وەرەوە وارێ یانوارێ و یانەنە نیمەشان مانێنەوە نیمە چابەرنە پێی گەرمەسێری نوديرك وباون تخاوريتي نار بريزني شونك مجيوانو وباون يرولا ويغبي عرضوي دردولي مال ويباون تخانوني مامينو مرديني موشن وباون پرۆژەی بەخێوکردنی مریشک یان پەلەوەر دەچێتە چوارچێوەی کەرتی کشت و کاڵی و بەشی ئاژەڵداریەوە ئەم پرۆژەیە لە هەموو شوێنێکدا بوونی هەیە و بەسەر چاوەیەکی گرنگی ئابووری داهەندرێت بەڵام بەنسبەت هەورامانەوە کارێکی نوێ و تا ئێستا بەپێی پێویست داوڕی لێ نەدراوەتەوە لە گوندی گراڵدا ئەم پرۆژەیە بە شێوێکی سەردەمیانە دروست کراوە و بەرهەمی گۆشتی سپی دەخاتە بازارەوە بووە بە یەکێک لە پرۆژە نوێیەکان لە ناوچەکەدا ئێمە ساڵ 85ەوە باتەوە جوپینایکی دوێری برای بین بێکاری بینمی لیسانسما گرتە بێ بفکروینای کەوتیمێکی تەرحیە بەیمێوەنە فکروینای کەوتیمێکی تەرحیە بەیمێ دوای شۆن و تەرح و گۆڵخانەیە واتشا جواببوونیان چاگەن ساف مادا ئەمەمی تەرح و مڕداریمان گرتەوە تەرح و مڕداریمە ساڵ 85 شروع کردە تقریبا ساڵ 86 و 87 کەوتەڕا بە کۆمەک و خانەوادەی و بابم کە هۆسابە نابێ ویچمان چێگە بە هەمکاری و ئابرانمە ئی کارمانە شروع کرد و وەڵا ساڵ 87 تەمامە بیە ساڵ 87 تەمام بێ ساڵ 87 نیمە دووەمیشەنە کەوتە بەرەبەرداری جوجاڵی مامتێ و دەورە ئەوڵی ماتەمامی ساڵ 87 نیمە دووەمی بەرەبەرداری ما شروع کرد ئێمە دوای چۆ جهادێک شاوەرزی مشورەت ماکرد واتمەکی تەرح و مڕداری منتەقەوەی منە جوابگۆ هەن ئەگەر جوابگۆ هەنە باش ڕۆژکەرمی چاگە قسەی ماکردی وا چاوەڵە تەرح و مڕداری بهترین تەرحەنە جوابگۆیشەنە ئایچە کۆمەک شاکردیمێ جهادێک شاوەرزی کۆمەکی عالش کردیمێ تر بە کۆمەک وایشان و خانەوادەیمان تەوامایی تەرحێ تەمام کردمی وەڵا تەرح و مڕداری ئێمە 200,000 قەتعەیەنە یاری ساڵنێ هەر ساڵنیشان یۆشا 8,000ینە ئەوی چێ ئەو 12,000ەکەی دوی دانە 6,000 ماهانیمەوە 20,000 قەتعینی تامین و خۆراکیشە ئێمە تامین و جوجاڵی ماوەڵ شروکە و تامین و جوجاڵیمان جە شماڵە نە جوجاڵی ماوەرمی جە منتەقە و لەنگەر و دیێنە تقریبا جە ساڵ 87 و تا ئارۆ ئێمە جێ کارخانە خەرید مەکردی جوجاڵیمە چاگاوردینە و خۆراک و جوجاڵانیشمان جە روانسەرە نەتامین مەکەرم جدا و خۆراک داماغی فەرڕۆخیوە کولن سوادار مافرن من مەخصوصا شارستان و پاوەی ڕووستا و دەوروبەی کولن تحصیلکردە شافرن ئی تحصیلکردەشە منتەزر وینایانە کە مەسەڵەن کولن کاری دەوڵەتی استفادەکەرەوە وەلی ئیسە پاسە نییەن بەشۆ تحصیلکردە ویش بفکر و کار ویش بۆ تاپتاوە مەسەڵەن شغڵیە دەرامەیە چویە بێزەوە پێویش بە نەزەرە من مۆڕداری باتەوەجە بکەمبودێ ئیسە هەن کەمبود و کەرگیان بهترین گزینەن پێی مەسەڵەن کار و جوانان فەرهەنگ ئارەزووی ئاسۆی ئاواتم فەرهەنگ نیشانەی فکر و خەباتم فەرهەنگ دڵڕۆبایی سۆزەی دەروونم نەشئە بەخشی زەوق خەلبی پڕهونم یاران ئی خاکە ئەورام نشینن فەرهەنگ پەروەرن نەورۆز نگینن گرال خاکەکەت سەفاڵی گڵن
هەر کۆزەت شاید هەزاران دڵن فەرهەنگت گراڵ ئاهورای دڵن مۆمن پەپولەن یەک پارچە گوڵن. گوندی گراڵ گوندێکی دێرین و گرنگی هەورامانە بەوە لە گوندەکانی ترجا دەکرێتەوە ڕووبەرێکی فراوانی باخ و باخاتی هەیە و بەیەکێک لە گوندە مێژوویەکانی ناوچەکەدا دەنرێت. دانیشتوانەکەی لە زۆربەی ناوچەکانی کوردستانی ڕۆژهەڵات و باشووردا بڵاو بوونەتەوە. ئەوانەی لە هەوراماندا ماونەتەوە هەمان کەلتور و زمان و دابوو نەریتی هەورامیەکانیان هەڵگرتووە. الله شوزانو كمرا سلها جنة تبيرون جنة عمر جنة ملك الزانك جنة والله جنة تبيرون كمرا سلها جنة ملك الزانك